ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn&Explore. لەم ڤیدیۆدا باسی بەشی دووەمی پریپۆزیشنەکانەکەین کە لە بەشی پێشتر تەنها پەیوەندی هەبوو بە کاتەوە لەمەیانە پەیوەندی بە شوێنەوە هەیە. لەم ڤیدیۆدا باسی هەمان سێ پریپۆزیشنی ڤیدیۆی پێشترەکەین بەڵام ئەم جاریان لە کاتێکدا کە لەگەڵ شوێندا بەکارهێنرێت. ئێستاش با دەست پێ بکەین. یەکەم پریپۆزیشن on واتە لەسەر. بۆ نمونە ئەڵێین I left the keys on the table. I left the keys on the table. واتە کلیلەکانم لەسەر مێزەکە بەجێهێشت. بڕوان ناکەم پێویست بە ڕوونکردنەوەی زیاتر بکات بەڵام ئەگەر هەر پرسیارێکتانە بووتان لە کۆمنت ئاگادارم بکەنەوە. دووەم پریپۆزیشن at لەگەڵ شوێنێکی دیاریکراو یان شوێنێکی تایبەتدا بەکارهێنرێت. بۆ نمونە قوتابخانە، خەستەخانە، مۆڵ، کافێ یان هەر شوێنێکی لەو بابەتە. بۆ نمونە لەم ڕستەیاندا ئەڵێن I will meet you at school. I will meet you at school. واتە لە قوتابخانە ئەتبینم. هەروەها at لەگەڵ ئیڤنت و بۆنەکانیشدا بەکارهێنرێت. بۆ نمونە توانین بڵێین He was also at the conference. He was also at the conference. واتە ئەویش لە کۆنفرانسەکە بوو. سێم ئامڕازی پەیوەندی in واتە لە ناو کە مەبەستەوەیە لە شوێنێکی داخراودا. بۆ نمونە ئەڵێین There are a lot of people in the room. There are a lot of people in the room. واتە خەڵکێکی زۆر هەیە لە ناو ژوورەکەدا کە لێرەدا بەمانای لە ناو دێت. لە کاتێکی دیکەشدا in بەکارهێنرێت کە ئەویش لەگەڵ ناوی وڵاتەکانە. بۆیە لەگەڵ ناوی وڵاتەکانە بەکارهێنرێت لەبەرەوەی کە سنوورێکی دیاریکراویان هەیە و تۆ ئەکەویتە ناو ئەو سنوورەوە. بۆ نمونە ئەڵێین He lives in Spain. He lives in Spain. واتە لە ئیسپانیا ئەژی. دیار هەریکێک لەم ئامڕازانەی کە باسمان کرد لەگەڵ چەندین شتی ترا بەکارهێنرێت و لە چەندین کاتی ترا بەکارهێنرێت بەڵام لەبەرەوەی زیاتر ئاڵۆز نەبێت من تەنها بەم شێوازە کورتە باسم کردووە. بەم شێوەیەش ڤیدیۆڕوان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایکی ڤیدیۆکە بکەن و بۆ هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بەدڵتان نەبوو دیزلایکی بکەن و پێمان بڵێن چۆن بتوانین ڤیدیۆکانی داهاتوومان باشتر بکەین. ئەگەرتانەوێت کاتێک ڤیدیۆی نوێ داهێنین ئاگادار بکەنەوە Do not forget to subscribe. تاوەکو ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.